سڵاوتان لەوێ بنەرانی هێنارتیۆم کاتتان باش خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری تەواوناتەبا لەگەڵەوەین بۆ گفتوگۆکردن لەسەر پرسێک کە پرسی ئەمڕۆی گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستانە کە بریتیە لە پەیوەندیەکانی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەها پرسی دیاریکردنی کاندیدی سەرۆک کۆمار ئەگەر بەرکورد لە پەرلەمان بیا دەرەوەی پەرلەمان وتیایە پرسین لە دوای 7 ساڵ لە ئیمزاکردنی ڕێکەوتنامەی استراتیژی پەیوەندیەکانی پارتی و یەکێتی ئێستا لە چ قۆناغێکدایە ئایا ئەگەر پۆستی سەرۆک کۆمار بەرکورد بکەوێت پێداگرتن لەسەر دابەشکردنی کە بەر کێ دەکەوێت و کاندیدەکەی کە لەکوێ دەنگی لەسەر بدرێت پەیوەندیەکانم 2000 بەرەو کوێ بە پارتی ئامانجی چیە لە داواکاری بڕیاردان لەسەر کاندیدی سەرۆک کۆمار لە پەرلەمانی کوردستانەوە ئەگەر پارتی لە خەمی بە مەرجەعبوونی پەرلەمانی کوردستاندایە بۆ لە ڕابردوودا داوایەکی لەو شێوەی نەدەکرد پارتی بۆ دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان بۆ بەرژەوەندی حزبی بەکاردێنێت وەک یەکێتی تۆمەتباری دەکات لە بەرامبەریشدا بۆچی یەکێتی لە ڕاوانەکردنی پرسی کاندیدی سەرۆک کۆمار بۆ پەرلەمان نیگەرانە بڕیارە کە نوێنەرانی گەلبی دەن یان کاندیدێک کە ئەوان پەسەندیکەن لە پەرلەمانەوە چ مەترسیەک بۆ یەکێتی دروست دەکات نیگەرانی یەکێتی لەم پرسە ئایا ئاماژەیەک نییە کە یەکێتی لە خەمی بەرژەوەندیەکانێتی نەک مەرجەعبوونی پەرلەمان بۆ بڕیارە سیاسیەکان لە ململانەی ئەم 2000دا ڕۆڵی لایەنەکانی دیکە دەکەوێتە کام بەرەو کامیان لە خەمی بەرژەوەندی گشتیدان ئەم پرسیارانە ئەم شەو لەم بەرنامەیەدا ڕوبڕوو هەرێک لە بەرەزان ئاتاش حەسەن کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان وەروە ڕەهێڵ عەلی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین زۆر بەخێر بن بۆ ستۆریۆی تەواوناتەوە کاکڕێڵ لەو پرسیارەوە دەست پێ بکەین یەکێتی بۆ دژی ناردنی پرسی کاندیدی سەرۆک کۆمارە بۆ پەرلەمان و پارتی بۆ لەگەڵایەتی بەڵێ سەرەتا سوپاستا دەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان هێشوێ لە وێزانە ئیلتیزام بە دەق و بە دەستور و بە قانونەوەکە مەسەلەی پۆستی سەرۆک کۆمار بە پێ ڕێکەوتنامەیەک لە بینی ئێمە و پارتی لە بینی ئێمە و هێزی عێراقەکانە حەسم کراوە بۆ کورد لەناو کوردیشا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە دقێکە لە ئیتفاقی ڕێکەوتنامەی استراتیژی لە ساڵی 2007 ئەمە دەوترێ ڕاستە هەندێجا لەسەر ئاستی عملیش هەستی پێەکەین بەڵام ئەو ڕێکەوتنامە کاتە نامێنێکە هەردوو لە بەڕێزانی مەکتەبی سیاسی هەردوو لە ئیتفاقی هەڵەشانەوەی بکەن ئەو کاتە هەمومان دڵنیا ئەبی نەماوە بەڵام مەسەلەی پۆستی سەرۆکی هەرێم کاتێک کە بەڕێز ئەفو سەرۆکی کۆمار کاتێک کە بەڕێز سەرۆکی هەرێم لە ڕەتفعلێکە لە پەرچەکردارێکە بەرامبەر بۆ چوونێکی شخصی بەڕێز کاک عادلموراد کە لێدوانێکیدا بوو کە دەڵێ من پێم باشە ئەنجارە یەکێتی بەڕێز دکتۆر نەجمەدین بۆ پۆستەکانی ئەمە بۆ چوون ئەمە بڕیاری یەکێتی نییە لە بەرامبەر بۆ چوونێکە بەڕێز سەرۆکی هەرێم ڕەتفعلێکەدا بە تەسڕیحێک ئەڵێ پۆستی سەرۆکمان لەمە دوابێ بچی بگەڕێتەوە بۆ پەرلەمانی کوردستان لە کاتێکە لە پەرلەمانی کوردستان لە یاسای پەرلەمانی کوردستانە هیچ دقێک نییە بە نووسراو هەبێ کە یعنی ئەوە کێشەتان دقی قانونیە دقی قانونی لا ئێمە مهمە چونکە دقی قانونی تەنظیمی ژیانەکە دقی قانونیە شەرعێت بە حەدەسە و پرۆسە سیاسەکانە لەبەر ئەوە لە پەرلەمانی کوردستانە دقێکی قانونی نییە کە بڵێ پۆستی سەرۆکی کۆمار ئەگەر بەرکورد ئەبێ پەرلەمان مەرجع هیچ دقێکیش نییە بڵێ بەر یەکێتی کە ئێوەنە پێداگری لەسەرەکەن ڕاستە هیچ دقی بەڵام ئەم دقێکی ڕێکەوتنامە بێنی دوو هێزی ئەساسی سیروان بارزانی جێگری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان دەڵێ ڕێکەوتنامی استراتیژی کۆتاییاتوە ئەخە خۆ بە قسە نابێت ئەبێ ئەو ڕاستە ئێستا من لەوانەی هەواڵانی پارتی دەمێک ساڵ ڕێکەوتنامەی استراتیژیان پێشێل کرد بێت و حەقی یەکێتیان خوارد بێ بەڵام ئێستا کە یەتێک کەوتۆتەوە قۆناغی کە پێی وایە پارتی لەم هەڵبژارنەیە ڕێژەیەک بەرەو سەرەوە چووە ئیتر پێویستیان بە هاوبەشێکی ئەساسی ئەگەر ئێوە لە خەمی دقە قانونیەکەیان وەڵام من پرسیارم دێتەوە پارتی بۆچی ئێوێ لەناو پەرلەمان بێ من زۆرم پێخۆشە هەم بەڕێز سەرۆکی هەرێم هەم پارتی و هەموو هێزە سیاسەکان پەرلەمانکەنەوە مەرجە بەڵام لە کاتێکە هەمومان بینیمان لە دوای 6مان دواکەوتنی کۆبوونەوەی پەرلەمان کە پەرلەمان ئەم خولەی نوێ یەکەمی کۆبوونەوەی خۆی کرد بۆ سەرۆکی هەرێم لە کۆبوونەوەکە بەشداری نەکرد بەڵام پرسیارەکەی من نییە یەک دقیقە وەڵام تێمە لەبەر ئەوە پەرلەمان ئێمە حەزەکەی مەرجع بێ بەڵام من پێم ئەمە تەنها ڕەتفعلە ئەمە ململایەن بۆ ململانەیەکی سیاسی بەکاری ئێنێ من حەزمە کرد بەڕێز سەرۆکی هەرێم پێش ئەوەی باس لە پۆست کا بۆ فڵان حیزب بۆ فیسار حیزب هەوڵی یەخستنی ماڵی کورد یەخیتابی کورد بە لە بەرامبەر حکومەتی مەرکەزیە کە ئێستا هێزە سیاسی عێراقیەکان بە تایبەتی شیعەکان هەوڵی یەخستنی ماڵی خۆیانێن و وەکو هێزێکی ئەساسی بەرامبەر دەگەڕێنەوە سەرپرسی یەک گوتاری کورد لە بەغدا و ڕۆڵی سەرۆکی هەرێم لەو نێوەندەدا بەڵام دەمەوێت ئەمە پرسیار ڕوبڕووی کاگەتا بکەمەوە ینی کێکێتی وەک کاگڕێڵ وتی خەمی دقە قانونی و ڕێکەوتنەکانیانە ئێوە خەمی چیتانەوە ئاتانوی لە پەرلەمانەوە بێ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابەت ئەو بەخێراتنی برای بەڕێز کاگڕێهێڵەکەم سپاسی بینەر و جۆگری ئەم بەرنامەیەشەکەم دیارە من ئەمەوێ پێش دقە قانونەکەی کە کاک بڕیار باسیەکە لەوە باسکەم کە ئەڵێ ڕەتفعلە
هەموو ئەزانین یعنی ئەوەی بە تۆزێک لۆژیکی سیاسی لایە و بە منطقی سیاسی قسە ئەکا و ئەڕوانێت عملی سیاسی لە کوردستانە ئەبێ بزانێت کە پەرلەمان باڵاترین جومگەی دەسەڵاتی نیشتیمانیە لە هەرێمی کوردستانە. پەرلەمانی کوردستان بەرەنجامی دەنگ و ئیرادەی خەڵکی ئەم هەرێمەیە. پەرلەمانی کوردستان شوێنی کۆبوونەوەی هەموو ڕەنگی لایەنە سیاسیەکانە، بۆیە کاتێک سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەر پرس و چەمچێک ئەجەڕێتەوە بۆ پەرلەمان و سەروەریەکە بە پەرلەمان، بەڕای من ئەوە پابندبوونی نیشتیمانی و نەتەوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە نەگڕەت فعل دەیڵێت کاک ئەتایانی هیچ ئەوەی کە تۆ ناودنا تۆزێک لۆژیک شتیان ئەم قسەیە من وای نبینم، من ئەڵێم پابندبوونی ببورێن ئەوەی دەڵێ ئەمە تۆڵی ئەوەی وای بینێ تۆزێک لۆژیکی من ئەڵێم بە لۆژیکی سیاسی پابندبوونی نیشتیمانی و نەتەوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە کاتێک چەمچێکی سیادی کە چەمکە حەقبەشی گەلی کوردستانە لە حکوومەتی فیدراڵی عێراقا بخاتەوە بەردەستی پەرلەمان، ئەمە بۆ ڕەتفعلە. پەرلەمان باڵاترین جومگەی دەسەڵاتی نیشتیمانیە لەم هەرێمە. پەرلەمان شوێنی کۆبوونەوەی دەنگ و ئیرادەی خەڵکو و هەموو ڕەنگی لایەنە سیاسیەکانە. بۆیە بەڕای من ینی بە مەرجەعکردنی پەرلەمان بۆ بڕیاردان لەسەر هەر کەسێک بۆ وەرگرتنی پۆستێکی سیادی لە بەغا هەڵوێستێکی جوانێرانەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان. ینی لە ڕابردووشا پەرلەمان جێ دەنگی خەڵک بۆ نوێنەری گەل بۆ سەنگ و متمانەی خەڵک بۆ دامەزراوەیەکی شەرعیە وڵاتەیە پارتی بۆ پێشتر داوای ئەمەی نەکرد. پێشتری کەی مەبەستێت خولی پێشوو خولی پێشوو لە 2005 بەخۆی ینی ئەبێ بگەڕینەوە بۆ تەرکیبەی حکوومەتی عێراق. مۆزانین ینی ئەو تەرکیبەی لە حکوومەتی عێراق پرسیارەکەم بە مەرجەعبوونی پەرلەمانی کوردستانە بۆ بڕیارە سیاسیەکان لە کاتی پێکێنانی ئیتلافی فراکسیۆنە کوردیەکان لە بەغا لە دوای هەڵبژاردننی 2002 لە داواکاریەکانەوە بوو کە کۆی بڕیارەکان دەبێت بچێتەوە پەرلەمانی کوردستان. ئەو کاتە کە داواکاریەکە هەبوو کە خواستەکە هەبوو پارتی بۆ ینی پێداگر نەبوو لەسەر ئەوەی کە بڕیارەکانی چۆنێتی بەشداریکردن لە کابینەی ئەم کابینەی کە مالکی ئێستا دەسەڵاتدارەتیایە نەیبردەوە پەرلەمانی کوردستان پێداگری نەکرد ئەو کاتە لەسەر ئەمە ئێستا تەنیا لە بەروی خاڵی ناکۆکە لەگەڵ یەکێتیا پێداگری خاڵی ناکۆک نییە. خصوصیەتی ئەم قۆناغە لەگەڵ خصوصیەتی 2009 جیاوازێکی گەورەی هەیە. ئێستا ئاڵوگۆڕەکان خێراتر بوون. زائیدان ینی 4 ساڵی داهاتووی حکوومەتی کوردستان و حکوومەتی عێراق 4 ساڵێکە کە بڕیاری حاسمی تیادرێ ئاڵوگۆڕی زۆر سەریعیەت. ئێستا هەر ئاڵوگۆڕێک لە ساحەی سیاسی سووریا کە لە بەردەم ئەگەری کوتوپڕایە کاریگەری تەواو لە ساحەی سیاسی کوردستانەکە. بۆیە ئێستا ئەم 4 ساڵی ئێستا تیاین و ئەم 4 ساڵی داهاتوو کە حکوومەتی عێراق و حکوومەتی کوردستانی تایە فەرق و جیاوازی هەیە. ئەوەی کە کاگرهێڵ ئەوەی ئێوەی ناونا ڕەتفعل بۆی کە لەناو پەرلەمانەوە بڕیار درێ ئێوە داواکاری یەکێتی بۆی لە دەروی پەرلەمان بڕیار بدرێ چۆن ئەبیننەوە ناویچی لێنن. وڵای من باسی پەرلەمانم کرد ینی باسی خصوصیەتی پەرلەمانم کرد. داواکاری یەکێتی چۆن ئەبینن لەم پرسەیە ئەوە حەقی خۆیانە وەک حیزب وافکرەکەنەوە بەس ناکرێ ینی تمۆحی حیزبی تێکەڵ بە پرسە نیشتیمانیەکان بکرێ بە پێچەوانەوە ینی داواکەی یەکێتی کە ئەڵێ مەسەلەن لە دەرەوەی پەرلەمانیان ئەڵێ پۆستی وەکە ڕێڵ ئەڵێ پۆستی سەرۆکایەتی کۆمار حیسەی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمە بە حیزبیکردنی چەمکە سیادیەکانە کە بەڕای من ینی بە لۆژیکی سیاسی و بە منطقی عقل ئەبێ ئەم چەمکە چەمکی بە حیزبیکردنی پۆستە سیادیەکان لە هەرێم و لە عێراق کاڵ بکەینەوە محاولە بکەین بە پۆستی نیشتیمانی کە لە ژێر چتری ئەم پۆستە نیشتیمانیە سەرجەم شەرایحی مجتەمەعی کوردستان بە ڕەنگ و ئەفکاری جیاوازەوە و بە پێکاتە ئاینی و مەسەبیەکانەوە تایە کۆ ببنەوە. ئەمە منطقی بەوەستە بڵێ یەکێتی لە خەمی بەرژەوەندی حیزبەکانەتی نەک بەرژەوەندی نیشتیمانیەکان بیزات خۆی داواکەی یەکێتی یان تعامل یەکێتی لەگەڵ ئەم پرسە لەگەڵ ئەم چەمکە بیزات طموحێکی حیزبیە طموحی نیشتیمانی نیەتیایە. ئێوە بانگەشێکی جیاوازتر لەم قسەیەکەن کاگرێ وەڵام بەڵێ وەڵام من یەکەم جارە با پێش ئەوە باسی پەرلەمان بکەین. وەڵامی ئەمەی کە ئێوە بەرژەوەندی حیزبی پێش بەرژەوەندی وەڵامێ من حەزەکەم ئەخۆ من ئەو ڕژاندنی ئەو بابەتە لە مەسلحەتی یەکێتی لە بەر هەندێک بەڵگە یەکەم جارە من باسی ئەوە بکەم ئەگەر پەرلەمان ئەگەر بەڕێز سەرۆکی هەرێم پەرلەمانی کوردستان وەکو دامەزراوەیەکی تشریعی گرنگ سەیری کا من دوو پرسیار لە هەواڵانی پارتی لە بەڕێز کاکە ئەتاکەم. یەکەم ئایا بەڕێز سەرۆکی هەرێم کە سەردانی وڵاتانی دەرەواکە کە وەفدەکانە با کە لە 190 سەردانەکەی ئەندامانی وەفدەکەی ئەندامان
پەرلەمانی پارتی دیموکراتی کوردستانن با لە حکومەتی شابن کە ئەگەڕێتەوە پرس بە پەرلەمانەکە پێشوەی بڕوا کە ئەگەڕێتەوە ڕێکەوتنامەکان ئێنێتەوە ناو پەرلەمان بڵێ من لەگە فلان وڵاتە لەسەر ئەم کەیسانە ڕێکەوتم ئەمە یەکەم دووهەم ئایا تا ئێستا حکومەتی هەرێم کە سەرۆکەکەی بەڕێز کاگنێچیرە و جێگیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە توانیوێتی دڵنیایی لە شەفافبوونی کەیسی نۆت بدا بە پەرلەمانی کوردستان کە مەرجعی گەلا ئەمە دوو پرسیاری گرنگە ئەگەر وەڵامەکەی بە ئەرەیە بەڵێ قسەکە بەڵام من پێم وایە پەرلەمان لەو کاتەیە مەرجعی گەلا کە بۆ هەندێک ململانە و دەستکەوتی حیزبی هەواڵانی پارتی مەسەلەن بۆ نمونە پەرلەمان بەکاربێنن بۆ ململانەی سیاسی لەگەڵ ئەتیۆپیان وابێ ئێستا بەڕێزانی پارتی 38 کورسی پەرلەمانیان هەیە و لەمە دوو هەر دەستکەوتێکی حیزبی لەسەر ئاستی ناخۆی هەرێم و لەسەر ئاستی دەرەوەی هەرێم لە ڕێی پەرلەمان و یەکلایکەنەوە کە ئەمە نەهجێکی باش نییە کە ئێستا هەمان نەهج مالیکی هەیەی پێی وایە ژمارەیەکی زۆر کورسەکانی بەدەستێنە ئەوێ حکومەتی زۆری بەدەست بێنە دووهەم یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە دەستکەوتە حیزبیەکانی بەساقی بەرژۆندێ باڵاکانی گەلەکردووە بۆ نمونە لە کاتێکە کە ئێمە ئەگەر بەهاتینە سەر استحقاقاتی انتخابی ساڵانی ڕابردووی 2009 ئەوانە بووە یەکێتی نیشتمانی کوردستان پێگەوسەنگی لە هەولێر و دووەک و ناوچەکانی ژەر دەسەڵاتی پارتی بووە لە بەڕێوەبەرایەتەکان نەمان بوو لەبەرەوەی پارتی ڕێگر بووە لەبەر ئەوەی چەند لە سلێمانی و گەرمیان بۆ نمونە ڕێگر بوو لە پارتی بەڵام ئەوەی ئێمە نەبووین چەندی جار ڕێکەوتین لەسەر ئاڵوگۆڕی قایمقامکەین ئاڵوگۆڕی مدیرناحەکەین ئاڵوگۆڕی هێزەکانماکەین ئێمە لە کەرکووک هەواڵانی پارتی مدیر ئاساییشانەیە قایمقامیانەیە مدیر دەوائیرانەیە ناحەیان هەیە بەڵام ئێمە لە مووسڵا لە 16 بۆ 18 کە ئیداری یەک پێشمەرگەمان نییە یەک مۆسەفانێک کە ئەڵم نیمانە بڵچی ئێمە نین ئەو بەڵام ئەوانەی کە لایەنگری یەکێتین ئەمە یەکەم ینی ئەگەر وا سەیریکەی پۆستەکانی سلێمانی بۆ یەکێتی بێ پۆستەکانی هەولێر بۆ پارتی بۆ ینی هێز و لایەنی دیکەش بۆ نمونە لە سلێمانیە ئەمە احتیکارکردنی پۆستەکانی سلێمانی تەنیا بۆ یەکێتی ئەمە بەرژەوەندی نیشتیمانیە احتیکار نەکرا واقعێکی ئەو دەمەی کە عەتا باسی کردووە بەڵام ئێمە هەمیشە دەست پێش خەربی لە تێشکاندنی ئەو واقعە چونکە ئێمە کێ بەرگری لەمانەوەی کردووە لەوانەوەی ئەم واقعی کە ئێوە هەڵتانداوە تێکشکێنن ئێمە یەک و یەکێتی نیشتمانی بۆ بابەت باسکەم ئێمە لە منتیقەی شارەزورە قایمقام و سەرۆکی شارەوانیمانە بۆ سەر بەیەکێتین و بەسەر بەهێزی بەڵام ئەوە ئەنجامی هەڵبژاردن بەڵام احتراممان خۆتوانی و احترامان نەگرتایە بەڕاستی زۆر حەقەیە بەڵام ئێمە احترامی ڕێی خەڵکیمان کردووە احترامی پرۆسەی هەڵبژاردنەکان ئەنجامی هەڵبژاردنە پێویستە هەمووی احترامی بگرێت ئێوە چۆنتان توانی احترامی دەنگی خەڵک نەگرن بەڕێزم زۆر ئاسانە تۆ بتوانانی هەندێکجا هەندێک شتێک بشکێنی بەڵام قورسە بتوانانی گەشە بە پرۆسی دیموکراسی بدەیت یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە دافعی گەشەکردنی پرۆسی دیموکراسی بووە ئەگەر بگەڕینەوە بۆ تەسە حیزبەکان ئێمە دیارترین تەزای حیزبی کەیامان لە پێناوی نەترازاندنی ماڵی کوردی ئەو ڕێکەوتنامەی سی حوزێران بوو کە یەکێتی نیشتمانی بەڕێز ماوەی بۆ سەرۆکی هەرێم تازە کردو گەرچی ئەمە ناڕەزایەکی زۆریشی لەکۆ بەڵام سیاسەتی دووربینی قیادی ئێمە لەوە زۆر دوورتربین بوو لەوەی کە هەواڵانی ئێمە باسییانەکە لەبەر ئێمە بۆ ئەوە یەکڕێزی نیشتمانی تێکنێت بۆی ئەمە انتخاباتی سی نیسان بە ئازادی بڕا بۆی 21 بە ئازادی بڕا ئێمە ئەو باجەماننا لەبەر ئەوە ئێمە قەت بۆی ئەم باجتاندا لەبەرەوەی پارتی ئامادەن و باجدا لەبەرەوە دیارە لە گفتوگۆکانە ئەوە ئیسراریان نەکسوکە ئەوە پرۆژی دەستور بگەڕاتەوە پەرلەمانی کوردستان ئەو ئێمەش ئیسرارمان لەسەر گەڕانەوەی پرۆژی دەستورە کرد و ئیسراریشمان لەسەر هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێمەکە لە بەرامبەر ئەوەیە هەواڵانی پارتی پیا لەسەرەوەداکرد نابێت دەستور بگەڕێتەوە بۆ پەرلەمانی کوردستان ئەگەر ئەو تەصحیح نایە لەوانەیە دۆخی سیاسی و استقراری ئەمنی و هەرێمی کوردستان بە دۆخێکی زۆر ناخۆشترە دەگەڕێمەوە لە کاکەتایانی ئەوە کۆمەڵێن نمونە کە کاگڕێڵ باسی کرد بەرژەوەندی حزبیان کردوتە قوربانی بەرژەوەندی نیشتیمانی ڕێکەوتنامەی سی حوزێران بە نمونە وەڵامت تۆ تۆمەتبارت کردن بەوەی کە بەرژەوەندی حزبەکان پێشەخەن بەڵێ من وڵات کۆمەڵی کۆمنتم هەیە لەسەر ڕاکانی برای بەڕێز کاگڕێهێڵ یەکەم بەس سەرۆکایەتی هەرێمە کاڵێ سەرۆکایەتی هەرێمی کوردستان وەک مەرجەیەک شەکانی نێناوەتەوە پەرلەمان دیارە سیستەمی ئەم هەرێمەی ئێمە جەناب دەزانی سیستەمی سەرۆکایەتیە بە پێی پرۆتۆکۆلی سیستەمی سەرۆکایەتی سەرۆکی هەرێم ئازادە لە گەشتە دیپلۆماتیەکانی دەستوری پەسەندکراومان نیە کە ئەمە دیاریکە بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێم پرۆتۆکۆلی سەرۆکایەتی سەرۆکی هەرێم ئازادە لە گەشتە دیپلۆماسیەکانی هەر کەسێک ئەبا لەگەڵ خۆی و بەڕای من ینی بێویژدانی شاگەر بڵێن هەموو گەشتەکانی هەر کاراکتەری پارتیان ئەندامانی مەکتەب سیاسی پارتی لەگەڵا بووە چونکە فواد حسێن پێشەوەی پارتی وێ پیاوێکی دەوڵەتە ینی مەسەلەن ئەوەی پۆستی
پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێم ڕاستە مەسەلەن بەرپرسی مەکتەبەکە پارتیە بەڵام پیاوی دەوڵەتە لەبەرەوە ینی زۆر جاریش ئەوەی بەرپرسی بەشی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان لەگەڵیا بووە کە فەردێکی یەکێتیە و ڕەنگە ئەندامی سەرکردایەتی حیزبی ئێوەش بێ بەرحاڵ ئەمە خاڵێکی ئەو باسیەوە کاڵێن نێچیرەفان بارزانانی چ دڵنیایکی و پەرلەمانی کوردستان بەڕای من یانی ئەگەر تۆزێک ورتر سیرکەین پەرلەمانی کوردستان وەک باسم کرد وەک مەرجعەتی شەرعی هەموو کاتێک بە دواچوونی کردووە بۆ دۆسیینەوە لە هەرێمی کوردستان بەڕێز ئاشتی هەورامی وەک وەزیری وزەی هەرێم چەند جارێک لە بەردەمی پەرلەمان ئامادە بووە وزای دەن راپۆرتی ساڵانەی وەزارەتی بەڵام یەکێتی بەتایبەت لەم بانگشتە و ژاردنەیە ڕخنەوەیەگر کە داهاتەکەی دیار نییە ئەزای من لە بەرنمەیەک بە برادێکێتی مودوتم ئەگەر ئێوە یعنی جێگیری سەرۆکایەتی حکوومەت ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتیە کە جەنابی کاک عیماد ئەحمەدە ئەگەر ئاگاتان لە دۆسیەی نەود نەبێ حەقە شەرعێتی دەوڵەتداریتان لەم هەرێمان نمێنێ چونکە چ منطقێکی تایە ئەندامێکی مەکتەبی سیاسی جێگری ڕێز و زەرابێ لە پرۆتۆکۆلەکان تەوقیعی پرۆتۆکۆلەکان ئاگادار بێ لە چوونیان بۆ دەرەوەی هەرێم بۆ تورکیا بۆ چۆ کە قسەکردن لەسەر دۆسیەی نەوت و فرۆشتنی نەوتی هەرێم ئەویتیا بووە خۆی لە بەردەم شاشەی میدیا بە هەموو خەڵک بڵێ من ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتیم ئاگام لە ورد و درشتی دۆسیەی نەوتە جەنابی کاقوبا تاڵەبانی بە هەمان شێوە کە کوڕی سکرتێری گشتی یەکێتی نیشتمانی کوردستانە ئەڵێ ئاگام لە دۆسیەی نەوتە پێم سەیرە ڕۆشنبیرێکینە ئەم حیزبێت لە ینی پەرژین بێ لە ڕووی کاک ڕەهێڵ ئەوەنە ڕووقایمە لە شاشەوە بڵێ ئێمە یەکێتی ئاگامان لە دۆسیەی نەوت نییە یان پەرلەمان بە دواچوونی نەکردویان دۆسیەی نەوت شەفاف نییە نەوت چەمچێکی سیادی گرنگی ئەم هەرێمەیە کاک ڕەهێڵ ئەبێ هەمومان ئەحزابی سیاسی نیشتیمانی و نەتەوەی لەم وڵاتە دەمی سەرخستنی ئەم چەمکە سیادیە بکە کە پرۆژەی نەوتە پرۆژەی دەرێنان و فرۆشتنی نەوتە ئێستا کاتێک کە مەسەلەن لەویا بۆستم باسی ئەوە کە ئەڵێ نەهجی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەردی عەرە بەڵێ یەتعانق مع نهجی مالیکی یعنی لەگەڵ نهجەکەی مالیکی دەست لە ملانی یەکتر بوون کاچی خۆم ئەو کاتەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان پێداگری لەسەر ئەوە کرد خەتی پێڵی ئیشارەی سووریا بە مالیکی ئەیوو ئێستا بەدەستان هێناوە قەت ئەمەکە دوایی گوێ لە جەنابت دەگرم ئەو کاتێک کە سەرۆکایەتی هەرێم هێڵی سووریادا بە مالیکی ئەیوو شەراکەتی ئێمە لە عێراقا ئەبێ شەراکەتێکی فعلی بێ تۆ خاوەن ماڵنی ئێمە میوان تۆ خاوەن هەیبەت و دەسەڵات نی ئێمەش ڕعیەتی بەردەستت ئەو کاتە بەرپرسی ئەنجومەنەکەی تۆ جەنابی کاک عادل مرادە لەسەر عەرشی مالیکی بزەخەنەیە کرد ئەو کاتە بوو کە سەرسفرەی خەڵکیان چۆڵ کرده بوو ئەزانی مالیکی ئێستا کاکە ئێستا موچەی هەرێمی بڕیوە کاکە ئێستا هەموو مۆزەفینی ئەم وڵاتە ئەوەی گوێی لە دەنگی ئێمەیە ئەوە مانگ پێنجە موچەی وەرنەگرتووە لەبەرەوەی مالیکی حەساری اقتصادی حەساری بودجە حەساری پارەی خستۆتە سەر هەرێمی کوردستان ئەمە چ پەیوەندیێکی بە یەکێتیەوە هەیە ئەنجومەنی ناوەند لەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان لای ئێوەیە نەنەم مەبەستم ئەو ئەڵێ ناجی سەرۆکایەتی هەرێم و ناجی مالیکی لە یەکە چن من ئەڵێم بەرپرسی ئەنجومەنی ناوەندی جەنابەت حەزەکەی کە دوایان بەرنامەی پێدەڵم چ دەستگۆشی بۆ کورتیا بۆ ئەو کاتی مالیکی پێ ئەخاتە سەر ئەستۆی ملی خەڵکی کوردستان قود و سەرسفرە و شیری مناڵی خەڵکە بڕێت تۆ ئەچی لەگەڵ عەرشەکەی لەگەڵی کۆ بەڵام تۆمەتی حیزبیە یان حکوومیە کاک عادل مراد کە ئەچێ لە بەغا لەگەڵ حکوومەتی ئەوە کۆ بێتەوە مەبەخشەرەوە سەرۆکایەت ئەفم کات تۆ تۆمەتبارەکەی بەوەی کە ئەو هاوتەریب لەگەڵ سیاستەکانی مالیکی و دژی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانی بینیومانە کاکە بینیمان دوومان لەمەوە پێش جەنابی کاک عادل لێ بۆ حەقی خۆیەتی من قسەم لەسەر چوونەکە من هەندێک وەڵام سەرۆکایەتی هەرێم وەرزی حیزبیە مالیکیەکی لە کاتێکە کاک عەتاڵەیەوە لەسەر عەرشی مالیکی سەرزاکەن و خەڵکی کوردستان من لەوە وەڵامی مێمە کە باسی دەوڵەتداریە کە لەناو وەفدەکەی بەڕێ سەرۆکی هەرێما بۆ کاک عەتا پێ دوای هەر دەوڵەتداری لەناو هەڤاڵانی پارتی و بەشەکەی پارتی هەیە بۆ ئەم خەڵکێتی کە لە حکومەتە ئەمانە دەوڵەتداری نین ئەخۆ ئەمانە بەچی ناوەنێ بەڕاستی ئەمە تۆ بۆ شێوە مطلقە بڵێ ئەمانە دەوڵەتدارین لەبەر ئەوەی پارتی ئێگە پارتی ئەمە دەوڵەتداری نیە ئەمە یەکەم دووهەم بەڕاستی یەک کاگعتا لە قسەکانی هێنا و بردی ئەڵێ پەرلەمان هەمیشە بە دۆداچوونی کردووە بەڵام بووی نەسەلمانی پەرلەمان گەشتۆتە یەقین ئایا کەیسی نەوت کەیسێکی شەفافەیە من لەگەڵ ئەوەیان کورد خاوەنی سیادەی خۆی بێ خاوەنی سەر ئەبوووریەکی بەهێز بێ نەورد هەناردە بکە بەڵام بەمەرجێ ئەم نەوتە بۆ هەمووان بێ بڕێزم کاگعتا ئەوە من نیم ئێستا ڕاپرسیە بکە لە 160 بۆ هەفتای کوردستان گومانە لە هەناردەی کەیسی نەوتێکی بەڵام بەشێک لە حکوومەت جێگری سەرۆکی حکوومەتی ئێوە بۆ بریکاری وەزیری
بریکاری وەزیری سامانە سروشتەکان لە ئێوە بۆ کە بریکاری وەزیری سامانە لەسەر چی ئیستیقالێک کرد لەبەر ئەوەی بریکاری سامانە سروشت هاتە لە ئەمەوتی وەزارەتی سامانە سروشتەکان لە جانتاقیدا گاشتی هەورامیە نە مؤسسەی هەیە نە حسابات هەیە نە دەخل هەیە نە هیچ شتێک دیارە لەبەر چی ئیستیقالێ کرد قابلە بەڵام جێگری سەرۆکی حکوومەت لە ئەنجومەنی بەڕێوەبردننی نەوتایە بۆ نمونە وەزیری دارایی لەو ئەنجومەنایە کە لە ئێوەیە بەڕێزم جێگری سەرۆکی حکوومەت وەزیری دارایەکەی ئێمە سیاسیەکەیتی ئەگەر زۆر مەسەلەکەمە قوڵ نەکردوتەوە لەبەروی لێکترازان ڕوونەدا لەبەروی ئەم هەرێمە لەبەردەم مەترسیێکی گەورەیە هەیە لەبەر ئەو بوعدە نیشتیمانانەیە یەکێتی هەندێک جار لەوانەیە چاوی پۆشی بێ گوێی کڕکرد بێت لە هەندێک حقایق بەڵام ئێمە سەر ئەوەی کە باسی سەفەرەکەی بەڕێز کاگە عەدلەکە کاکە عەتا ئەو شەراکەتی کە ئێستا بەڕێز سەرۆکی هەرێم داوایەکە یان هەیە یان نییە بە نیمچە ڕاستەقینە ئەوە خەباتی دوور و درێژی یەکێتیە یەکێتی 7,000 شەهید یا لە پێنەوە ئەو شەراکەتە هێزی یەکێتی شان بەشانی من ناڵم پارتی لەگەڵ نەبووە ناڵم هێزەکانێتن لەگەڵ نەبووە بەڵام یەکێتی سەرمەشقی ئازادکردنی کوردستان و عێراق بووە ئێستا یەکێتی لە پێ لە ئەگەر دیقەتی یەکێک لە خاڵەکانی ڕاگەاندنی کۆبوونەوەی کۆمیتە سەرکردایەتی یەکێتی بەی دووشتی زۆر گرنگی تایە یەکەم هەڵوێستی هێزە کوردستانەکان لە بەرامبەر حکوومەتی داهاتووی عێراقا دووهەم هەڵوێستی یەکێتی لە بەرامبەر داهاتی حکوومەت عێراقی یعنی ئیشەکە دوو ئاڕاستی یەکەم یەکێتی لەگەڵ هەموو هێزەکانە ئەوێ هەڵوێست بێ بەرامبەر بە ئایندەی حکوومەتی عێراق و نەهجی حکوومەتی عێراق بەرامبەر حکوومەتی هەرێم بەڵام تۆ باسی یەکگوتاری و هەڵوێستیەکە یعنی ئێستا بە وازحی دابەشبوونێک لە بەرەی کوردیا هەیە پارتی دموکراتی کوردستان لە بەرەی دژەمالکی و لە بەرەی تاڕادێک نزیکن لە مالکیەوە من باسی بەرەی دژ و دۆز ناکەم چونکە ئەمە مستەڵەحێکی هەڵەیە بۆ باسی یەکەڵوێستی کورد دەکەین لە بەغدا باسی یەکگوتاری یەکەڵوێستی کورد دەکەین لە بەغدا ئێوە لە بەرەیەکان کە موچەی خەڵکی کوردستانی برای بەڕێزم ئێمە باسی بە دۆست چونکە ئێمە تاکو جوگرافیەوە لەگە جوگرافی عێراقا بێت تاکو بە کۆمەڵێک پێوەەر بە کۆمەڵێک پێدرێمە لەگەڵ عێراقا بین نابێت بۆ نەهجە قسە بکەن ڕاست مالکی ئەو پارتی دموکراتی کوردستان نەهجی خانەی دۆستایەتی و خانەی دژمنایەتی من ئەڵێ ئێمە پێویستە لەگەڵ بەغا لەسەر حیوار بین خۆکاکە ئەی بۆ هێزە سونیەکانێنە ئێرە و لە بەغا کۆنگریان بۆ بەسەر و جەماعەتی خەمیس خەنجەر و ئەوان یەنە بەغا کە ئەمانە جەماعەتی کۆنە بەعسیەکان و جەماعەتی لایەنگرانی هێزە متەتەڕیفەکانی عێراقن خۆ ئاسایشە لەم لاوە هێزێکی تر لە پێناوی بەرژەوەندی گەلا هەندێک پەیوەندی دروستکان کاک عەتا رەخنە لە سەردانەکە بەڕێز پۆستی حکومینیە تۆڵی سەرۆکایەتی هەرێم خەڵکە حیزبەکانی اختیارەکە سەردانی بەڕێز کاک عادل بۆ ئەوێ ئەوە نەبووە بچێ بەڕێز مالیشی بینێ بۆ ئیشێک چۆ دوایی کاک عادل وەکو هەموو سەرکاریۆم ناوە حەقی خۆیەتی مەحاڵەتیش طبیعیە بۆ ڕایگشتی وەکو هەموو سەرکردێکی دڵسۆزی ئەم وڵاتە وەکو کەسێکی نزیک لە مالکی عیلاقەیەکی سەردەمی شاخ و سەوریان هەیە بەیەکەوە یعنی کە چووە داوای کردووە موچەی ئەم هەوڵ فەقیر و هەژاری ئەم هەرێمە بێنێ ئەمە کارێکی خراپە کاک عەتا لەبەر ئەوە حەقە ئێمە ستایشی نەکەو ئێستا هەر بەڕێزێک لە پارتی لە گۆڕان لە هێزە ئیسلامیەکان بچێت داوا بکە موچەی فەرمانبەر و ڕەشوڕوت و ئەو کەسانی کە بەڕێ ئەڵێ قوتی خەڵک و شیری مناڵ بێنێ ئێمە دەستخۆشی لێکین لە گۆشی تەسکی حیزبی نەڕوانێت دەستکەوتە نیشتیمانەکان قسەیەکی خۆت قسەت کرد تۆ بە ئێماڵی ئێوە دەستکەوتەکان لە گۆشەنیگای حیزبی و بینە دەستکەوتە نیشتیمانەکە لایەکی شەوە ڕخنە لە دەستکەوتەکەی کاک عادل لەگری من خۆزگەم ئێستش داوا لە کاک عادلەکەم ئەگەر بتوانێت بەردەوام موچەی ئەم هەرێمە بێنێ ئەوە دەوە سەرکەوتی هەبوو کاک عادل بۆیکێتی نیشتیمانی ئێوە بەشێکن لە حکوومەت هێرێم ئەمەی کە موچەهێنن بۆ لە ڕێی حکوومەت هێرێم وەنایکە زۆر بە کورتی وەڵام دەدەن بەڵ ئەوە پرسیارێکی تەواو بەڵام حکوومەتی هەرێم کێشەیەکی کاڵە حکوومەت هێرێم ئێمەشین هەموو هاوڵاتیان لەگەڵ حکوومەتی هێرەمە کێشەیەکی هەڵواسراومانە لەگەڵ حکوومەتی عێراقا کە بەڕاستی یەکێتی و کێشەتان لەگەڵ مەش بەشێکی لە حکوومەتی هێرێم دەستکەوتی کورد دەستکەوتی یەکێتیە کێشەی کورد لەگەڵ مالی کێشەی یەکێتیە ئێمە خۆمان جا ناکەن لەگەڵ کێشەکانی هەرێم بۆ حکووم یەکێتی لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە موچەی خەڵکی کوردستان نایێنێ تەواوە منش حەزمە کرد بەڵام زۆر جار ئەمە لە تەواوی من ملایەنە سیاسیەکانی جیهانە هەیە هەندێک جار عیلاقەی شخصی تەسیرەکە لەسەر حلکردنی کێشەیە یعنی بەڕاستی من پێم سەیرە هەندێک لە بەڕێزانی سەر ساحەی سیاسی کوردستان ئەو دەستکەوتەی بەڕێز کاک عادل چووگەکەنەوە کە هەزاران پێشمەرگە و هەزاران مۆزەف و هەزاران مناڵی کورد چاوەڕێی ڕۆژانەکەیەتی کە کەسوکارێک وێنێ کە لەسەر
بەڵێ کاک ڕێهێڵ فەرموو کاکەتە. دەکەم ببوورە کاوە من يعني لە ئەهمیەتی سەفەرەکە کەم ناکەمەوە حاڵتێکی طبیعیە یەکێتی نیشمان حیزبێکی سیاسیە مەسەلەن ئەو شخصێتێکی سیاسیە پۆستێکی معنەوی قیادی لە ناوێکێتیە چۆن تعاملەکە ئەمە حاڵتێکی تەندروستە بەس ئێمە ئەگەر بمانەوێ ینی کەیسی تعاملمان لەگەڵ وڵاتانی ئیقلیم و زایدەن لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراق بە نیشتیمانی بکەین ئەبێ پەرلەمان مەرجعیت بێ سەرۆکایەتی هەرێمی کوردستانیش وەک مەرجعی شەرعی کە باڵاترین جومگەی دەسەڵاتی ئەم ئەخر ئەم ڕخنەیە تەندروست نییە بۆ ڕخنەیە هەبێ. من یەک شتی کە ببوورە جوابی جەناب دێمەوە کاک ڕەهێڵ باسیێواکە ئەڵەیەکێتی خاوەنی شەهید و ئەوانەیە کاکە ئەوەی ئەم واقعان نەزانێ ینی نامەنطقی قساکە منیش ئەڵێم و خەڵکی کوردستانی ژەرزانەیەکێتی هێزێکی سیاسی بووە لە ڕۆژانی سەختی بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەیی کوردستانە پشتی تەفحیەی هەیە و زایدەن شان بەشانی هێزە نیشتیمانی و نەتەوەیەکانی کە لە دژایەتیکردنی ڕژێمێکی سەرکوتگەرە ڕۆڵیان هەبووە بە تەئکید ڕۆڵی ئەمانیش لەسەر ئێسک و پرووسک و خوێنی شەهیدەکانی کوردستان بۆ کە هەمومان پیانەوە سەربەرزین بە جیاوازی ڕەنگەوە شەهیدی یەکێتی بێ ئیپاری بێ جێگەی سەربەرزیە بۆ هەمومان بەڵام ئێستا مەرحەلەی دەوڵەتداریە فەرموو حیزبەکەی تۆیان ئەنجومەنی ناوەند بڕیاری چییە بۆ یەکێتی لە مەرحەلەی دەوڵەتداریە ئەمڕۆ کۆبوونەوەی پەرلەمان بوو کە تەسمیەی جەناب دەزانی کە تەسمیەی سەرۆک و جێگری حکوومەت بکرێ لەبەرەوەی من جۆم لە کاک مەحموم حەمە بوو لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەیە ئەڵێ برای بەڕێز کاک عادل کاک عیماد ئەحمەد هات پێی وتی وەفدی یەکێتی ناتوانێت حاضر بێ چەند ڕۆژێکی کەمان مۆڵەت بنێ ئەمە تەخیرکردنی مەرحەلەی دەوڵەتداری ئەرچی یەکێتیە مەسئولیەتە لەسەر شانی یەکێتی بریا وەک بڵێن لە مەرحەلەی دەوڵەتداریش بە هەمان مەسئولیەتی قۆناغی شاق تعامل لەگەڵ ڕەوشەکە بکرایەکە من ئومێد دەکەم وابێ ئێمە یەکێتی هەتا ئێستا بە هاوپەیمانی پارتیە زانین هەتا ئێستا بەو هێزەیە زانین کە ئەتوانێت لەسەر ساحەی سیاسی کوردستان ڕۆڵی فعلی ببینێ لەبەرەوەی خاوەنی دەنگ و ڕەنگ و خاوەنی تەریخ و خاوەنی وەک جەناب دەڵێ شەهید و سەنگ و پێگەی کۆمەڵایەتی و پێگەی سیاسی جەماوەری خۆیەتی بەڵام باری عملی بەداخەوە یەکێتی تۆزێک کەم تەرخەمیان تۆزێک سستی لە مەرحەلەی دەوڵەتداری کە لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەست پێکا هەندێک ساردی نواندووە ئەوەی جەناب تەڵێڵی زۆر شوێنی دنیا عیلاقی شخصی بەڕای من ینی بۆ ئێمەی کورد ئەگەر بمانەوێ ینی بەڕاستی حکوومەت و دەسەڵاتێکی مؤسساتی دروستکەین ئەگەر بمانەوێ بنیادی کۆمەڵگەی دیموکرات بکەین ئەبێ قەتعی عیلاقەی شخصی لەگەڵ حکوومەتی عێراق بکەین بەعکسەوە عیلاقەکان بگۆڕێ بۆ عیلاقەی نیشتیمانی لەسەر ئەساسی شەراکەتی نیشتیمانی فعلی لە حکوومەتی عێراقا لەسەر ئەساسی دەستەبەرکردنی مافی نەتەوەیی خەڵکی کورد لەسەر دەستوریکردنی حکوومەتی عێراق ڕاشێشانەوەی حکوومەتی عێراق بۆ ژێر سەقفە دەستوریەکەی لەسەر دیموکراتی ئەو داواکارانەی ئێوە لە حکوومەتی عێراق تانە فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمان بەڕەخنە ڕوبەڕووی سەرۆکایەتی هەرێمی کاتەوە بۆی کە دەبێ ڕۆڵی سەرۆکی هەموو کوردستان ببینێ و ڕخنەوەی لێگرێکە لە کاتێکە هەڵوێستی لەسەر هەنێک کێشە هەیە چەند سەد مەترێک ئەو دی و سەرۆکایەتی هەرێم کێشە ڕۆدا سەرۆکی هەرێم هەڵوێستی نییە ئەنی ئەو چاوەڕوانی ئێوە لە بەغاتانە ئەوان لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرۆکایەتی هەرێمەتی ئەمە گفتوگویەکە دوایام ناوبڕە بەردەوامی لەسەری بینەرانی بەرز ناوبڕی کورد و بەردەوامی لەگەڵتان دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی بەرز کاکە تا دێمە لای جەنابەت ینی ئەو چاوەڕوانی تۆ لە بەغا هاتە یەکێتی لە سەرۆکایەتی هەرێمێتی کە بەدەست پارتیەوە ینی ڕخنەی ئەوەتان لێگرن سەرۆکایەتی هەرێم دەستگایەکی بێلایەن نیە و سەرۆکی هەرێم لەسەر هەندێک کێشەی سلێمانی هەڵوێستیە بەڵام لەسەر کێشەکانی هەولێر هەڵوێستی ینی تۆ بۆ ڕخنە لە مالکی ئەگری ئەمە نابینی وەک چۆن نازانم ینی تۆزێک پرسیارەکە چڕ بکەرەوە چۆن لەسەر کێشەکانی مەسەلەن بۆ نمونە لەسەر ئەو ڕووداوی لە دوای هەڵبژاردنەکان لە سلێمانی ڕوودا بە سەرۆکایەتی هەرێم بەیاننامەیەکی دەرکرد بەیاننامەیەکی دیکەشی دەرکرد لەسەرەوەی کە پۆستی سەرۆک کۆمار دەبێت لە پەرلەمانەوە بڕیاری لەسەر بدرێت فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان بەیاننامەیەکی دەرکرد لەسەرەوەی کە سەرۆکی هەرێم سەرۆکی هەموو کوردستان نییە و چەند سەد مەترێک لە دووری بینای سەرۆکایەتی هەرێمەوە کێشە ڕوویدا و هەڵوێستی نەبوو لە کاتێکە لەسەر دەستگیرکراوەکانی بزوتنەوەی گۆڕان هەڵوێستیە وەڵام تان بۆ ئەمە وڵی ئەوەی متعلقە بە دەستگیرکراوەکانی بزوتنەوەی گۆڕان ڕاستێکی هەمومانی داچڵەکان چکە ئێمە لە مەرحەلەی بنیادی کۆمەڵگەی دیموکراتای کاتێ هەندێک خەڵگیێنە سەر شاشە دوور لە یاسا و دوور لە محکەمە و دوور لە دانپیانانی ڕسمی ئیتیهامیانەکەن بە قەزەیەک ئەمە ینی ئەرچی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی یاسا سەروەر بێت لە وڵاتە بێتە سەرخەت و بێت بە دەنگی ئەو
واقعەوە ئەوەی کە ئەڵی فراکسیۆنی یەکێتی مەسەلەن لە پەرلەمانی کوردستان بەیاننامەیان لەسەر سەرۆکایەتی هەرێم دروست کردووە کاکە ئەخیر پرۆژەی ئەوان کە تەقدیمی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیان کردووە ئەوەیە کاڵێن با ڕۆژی لە دایکبوونی سەرۆکی نەتەوەیی و کاریزمای نەتەوەیی باوکی ڕۆحی نەتەوەی کورد بارزانانی نەمر ئۆتڵە نەبێت کە ئەمە بێجگە لەوەی نیگەرانی 38 بایی 38 کورسی خەڵکی پارتی ڕەنگە بڵێم نیگەرانی لە لای هەموو خەڵکی کوردستان دروست دەکات چونکە بۆ خۆی ینی تۆ من حەزەکەم ئەو نووسرە سویدەکەت بۆ بجێڕمەوە کاتێتە کوردستان مەرام سەفای ڕەحمەتی لە ئەشکەوتێکی کوردستانە بینێ بۆ ڕای گشتی کە ئەچێتەوە سوید قسەیەکە پێم وایە لە کتێبێکیان نەشری کردووە ئەڵێ ئێوە وەرن کوردستان شاخ و ئەشکەوتەکەی ببینن وەرن جەرەناڵێک ببینن کە سەرکردایەتی شۆڕشی میلی ئەکات کە پێ ئەچێ دوا سەرکردەی شۆڕشی میلی بۆ مەسەلەن لە ئەدەبیاتی جیهانیا کاتێ ڕۆژنامە نووسێک ڕۆڵی بارزانی ئەبینێ بەم شێوەیە مەسەلەن وەک سومبلی نەتەوەی کورد ئەیکا بە ئەڵێ دوا سەرۆکی شۆڕشی میلی کە شۆڕشی میلی سەرۆکی ئەمە داواکارێکی ڕەوانی ئەو پشوی هەڵوەشێتەوە نا ئەخر من ئەمە بە ناڕەواییە بینم ینی کۆی وڵاتان کاکە ئێستا گەلانی تورکمانستان و مەقدۆنیا ئەگەڕن بە دوای گۆڕی هۆلاکۆوە کە بیبێنەوە وەک سومبل هۆلاکۆ ڕۆژهەڵاتی نەوڕاستی سووتان قەتڵ و عامی کرد دیجلەی بە خوێنی خەڵک سوور کرد هەرچی کتێب و مێژووی عێراق و شارستانیەتی و ڕافیدێنە لە بەغا سووتانی ئێستا تورکمانستان و مەقدۆنیا بە دوای گۆڕەکەی ئەگەڕن ئەڵێن ئەمەمان پێویستە وەک سومبل بیبینەوە باشە ڕێزبەر خۆ بەتەنیا بەوە نابێت ڕۆژێک بکرێتە پشوکاک ئەتا ینی کە پشوویەکە لۆشێتەوە بەمانای سوکاتیکردن نە مەبەستم بۆ ڕپی ڕوا نەبینن کە ڕۆژێک پشوو بێ بە ناوی ڕۆژی لەدایکبوونی ئەم سەرکردەیە کە هەموو ژیانی خۆی بە سەرکەوتنی گەلەکەی بە ئێوە ئەمەوە بینن کە دژایەتیکردنی پارتیە نەک پارتی دژایەتیکردنی ئیرادەی خەڵکی کوردستانە چونکە شخصیت مەلام سەفای ڕەحمەتی شخصیتێکە تەنها لە پارتیا کورد نابێتەوە بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان دژایەتی ئیرادەی خەڵکی کوردستانەکە لە ڕێی هەڵگرتنی پشوویەکەوە ینی ڕۆژێکی پشووەوە دوای 7 ساڵ لە ڕێکەوتنامی استراتیژی پەیوەندەکانتان بۆ گەیشت بم قۆناغا پێم وایە ئەم وەڵامی پرسیارەکەی ئەخر لەسەر ئەوەڵام پێم وایە ئەم ڕائە زیادڕۆیەکی زۆری تێدایە ئەمە دوورە لە بۆچوونی دیموکراسی چووکە بەڕێسا حتا خۆی چەند جار باسی مەدەنیەت و دەوڵەتداری و حکومڕانی دیموکراسیەکە لەسەر هەڵوێستێک لەسەر داوایەکی لیستی سەوز کە ڕۆژی کۆچی دوایی تێکۆشەرێکی کورد ڕەحمەتی مەلا مستەفا ڕعف ڕۆژی لەدایکبوونی هەڵۆشێتەوە ئەمە کاکە بەڕاستی ئەمە نەکفرا نە ئیهانەیە بە تاریخی ئەو خوالێ خۆش کاکە خۆ هەموو خەڵکی کوردستان خەسەر بە پارتی دیموکراتی کوردستانی هەواڵانی پارتی حەقی خۆیانە بەڵام ئێمەش ڕەحمەتیم شخصێتێکە لە پارتیا کورد نابێتەوە شخصێتێکی نەتەوەییە بۆ هەر پارتی کوردستان خۆیەک دەقعفم کەی باسی دیموکراسیەتی کە من هەر لەسەر ئەم مێزە بە برادێکم بۆرە ئەم یەک قوسی بچووکم بەرێوتم یۆغۆسلاڤیا سیستەمێکی خەڵکی کۆمەلگیان کۆمەلگەیەکی مەدەنی و سیستەمیشان دیموکراسی و زۆر قۆناغی جوانیشان بڕیوە ببوورە بولغاریەکان نەک یۆغۆسلاڤیا ئێستا تۆ بە وەفدێک وەک ئەنجومەنی ناوەند بە وەفدێک بڕۆ بۆ بولغاریا پێش هەر قسەکردنێک لەسەر هەر قەزەیەکی سیاسی ئەتبەنە سەنتە ڕوومی سۆفیا لە بەردەم پەیکەری دیمیترۆڤە خەڵکە چەمێننەوە اینجا تعاملی سیاسی لەگەڵەکەن مەبەستمەوەی ینی ڕێزگرتن لە سەروەری نەتەوەی لە ڕەمز و سمبولی نەتەوەیەک ناکاتە ئەوەی ئەمە تەخیرکردنی پرسی دیموکراسیە دیموکراسیەکانی دنیا بەسم ئەوە نیە ئەمە هەموو کوردێک واجبە ڕێز لە تێکۆشەرانی خۆی بگرێ ئینجا ئایا سەر بە هەر حزب ببیان بە حزبێنەوە بەڵام ئەگەر ئێمە پێشنیاری شواکەین لەبەر مەساڵحی نەتەوەیە بۆ یەکەم هەر ڕۆژێکی عوتڵ لەسەر ئەم هەرێمە 24 میلیۆن دۆلارەکەوێ بەڕاستی لەبەر ئەوە تەنیا خەمی ئەوە لەمە وەریگرا بۆ تاعتیلبوونی ئیشی ڕۆژانە باشە ئەی بۆ ڕۆژی لەدایکبوونی شەمەحمووی نەمر نەکرێتە عوتڵە ئەی بۆ ڕۆژی لەدایکبوونی قازی نەمر نەکرێتە عوتڵە ئەی بۆ ڕۆژی لەدایکبوونی شێخ عوبەیدوڵڵای نەهری نەکرێتە عوتڵە ئەی بۆ ڕۆژی لەدایکبوونی کۆمەڵە سەرکردی لەبەر بۆ داوای هەڵۆشانەوەی جەژنی سوپا ناکەن بۆ داوای هەڵۆشانەوەی هەنێ پشوویتر ناکەن بۆ تەنیا ڕۆژی لەدایکبوونی بارزانی ئێمە ئەم خولەی پەرلەمان فراکسیۆنی سەوز بڕیاری
جاری داوە زۆر بەهەزکردن بە ئەرکە نیشتیمانیەکانی هەم لەسەر ئاستی ئەرکێکی نیشتیمانیە برای بەڕێزەکەم هەڵۆشانی پشوو مەسی هەستی قومی هیچ کەسێکەکە نەبێ ڕێزی بەرامبەر بە هیچ تێکۆ شەرێک لە وڵاتەیە بەڕاستی ئێمە نەک ئەو پشووە لەوە ئێمە ئەمانێت تەنزیمی پشۆکانی حکومەتی هەرێمی کوردستانکەین تەنزیمی ئەرکەکانی ڕۆچووکە بەڕاستی یەکێک لە هۆکارانی کە بۆ تەعتیلی هەندێک گاندواکەوتێن وڵاتی ئێمە زۆرینەی پشووە بەڕاستی لەبەرەوە بێ ئەم پشوانە ڕێک بخرێ چونکە هاوڵاتیان بەڕاستی زەرەری زۆر ئەکەن لە کاتیانە لە ڕایکردن لە گەشەکردنیشانە لەبەر ئەوە ئێمە پێمان وایە تەنزیمی پشۆکان کە با لەوە دەست پێ بکەین کە لە ڕۆژی لەدایکبوونی خوا لێ خۆشببوو هەڵۆشینە بوو ئەوەی ئەمە نەبێتە باوسبینێ هێزێکی ترقوت بێتەوە بڵێ وڵا ئەبێ ڕۆژی مەسئولەکەی من و ڕەمزەکەی منیش بێتە ڕۆژی عوتڵە ئەمە ئەبێتە نەریتێکی خراپ لە پرۆسی دیموکراسیە لەبەر ئەوە ئێمە خوان نەکەران بۆ بێڕێزیکردنی بەرامبەر بە خەباتی هیچ کەسێک ئێمە وەکو یەکێتی وا ڕاهاتین وا فێرمین ڕێز لە خەباتی پێشمەرگەیەکی بەڕێزەگری تاک و سەرکردەیەکی قارەمانی ئەم ئێستاشە لە داهاتوشە ئەوترێت ئەمە ڕەتفعلێکە بەوەی کە ئێوە پێتان وایە لە قۆناغی ڕێکەوتنی استراتیژی لەگەڵ پارتیا زیانتان بەرکەوتووە کاتیەوەیەکە هەندێک پرۆژە پێشکەشکەن کە پارتی پێ ناخۆشە بە پێچوانەوە کە خۆی کاکە ئێمە نامانێ هەواڵانی پارتی ئیسفزاسکەین بەعکسەوە دوێنێ ئەوانەمان ئیسفزاس کرد ئێمە نامانێ بە هیچ شێوەیەک لە پارتی ئیسفزاسکەین نەگۆڕان ئیسفزاس بۆ نمونە ئێمە لە دوای کێشۆ بێنەوە بگرۆ بەردەی تشکیلی حکومەتی داهاتووی هەرێما دوای ئەوە کە ڕێکەوتی لەگەڵ هەواڵانی پارتیە ڕێکەوتنەکە زۆر جێ دەستخۆشی هەردوو لا بوو ئومێدێکی باشمان لەسەر هەڵچنیوە بەڵام دوێنێ پەرلەمانی کوردستان من نای بنێم پلانژێڕی پیلان نای بنێم موامەرە خێرا چون یاسای سەرۆکایەتیان هەموار کردەوە بزەبت ئەو خاڵێکی یەکێتی پێ ئیسیفزازە بێ کە تەکلیفی لە بری ئەوەی سەرۆک و جێگرەکە کە ئەمە لە ڕووی قوی قانونی و قوتێکی قانونی زۆری هەیە کردیان بەوەی کە بەستەنها بە ڕێزێک بۆ تشکیلی حکومەت ڕابسپێرن ئەمە کێشەیەکی دروست کرد ئەوەتانی خەریکە پرۆسەکە بەرەو بەڵام لایەنەکانی دیکە دەڵێن ئەمە بۆ کۆتایی هێنانە بە قۆناغی دوو ئیدارەی دەگەڕێمەوە سەرەوە دوو پەیوەندی تەلەفۆنی وەرەگرین مستەفا حەمەد لە شکارتە کاک مستەفا ئەم کاتت باش فەرموو مرحبا کاکاوە سەرچاوم کاک مستەفا فەرموو دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم بە خێراتی میوانە بەڕێزەکانتەکەم زۆر سپاس یارەکەم بۆ کاکعتە ئێوە بۆ حەساسیت بۆ بڕگەی هەرێکن کە ئایا یادی لە دایگبوونی مەلا مستەفا یان هەرگیری ئەگەر پشووە ئەگە باسی ئەوەی بکەی کە مەلا مستەفا کارێکی بە قووەت و سەرکردێکی کورد بە کۆمەڵێک سەرکردێتی شاهە بۆ شێخ مەحموودە قازی محەممەد کاک مستەفا یان سەرکرد بەڵێ ئەمە بەشێک نییە لە تەوەری بەرنمەکەەوە گفتوگویەکی جانبی بوو کە کردمان ئەگەر لەسەر تەوەری بەرنمەکە لەسەر پەیوەندەکانی پارتی دموکراتی کوردستان و پرسی پۆستی سەرۆک کۆمار لە پەرلەمان دەنگی لەسەر بدرێیان نە ئەوە تەوەری بەرنمەکە ئەگەر پرسیارێک تەبێ لەسەرەوە لەسەر ئەوەشیان بۆ دوو جارە سەرۆک کۆمار دامەدێت لە پەرلەمانی ئەمڕۆ لە پەرلەمانە یا پرسیارێکی ئەگەر باسی سەرۆک کۆمارەکەی لە پەرلەمان سەرۆکی هەرێماچکە دەرێ ئەگەر ئەوا بۆ دەرەوە کاکاوە کەس یەک ئەندام پەرلەمانە زانی چیاڵێ باسی چیەکە ڕۆژێک پەرلەمان بانجی پێچینەوەی پێ بکە بەڵای سەرۆک کۆمار دەریت لە پەرلەمان لۆ دوێنێکان لە سەرۆکی کۆماریان داهانا پرس بە پەرلەمان ناکە حکومەتی بەغدایە تشکیل کرا 2010 مالیکی بە سەرۆک کۆمار با سەرۆک وزیران دادراوە پرس بە پەرلەمان کرا کاکعتە بەڵێ کاک مستەفا کاتەکەشمان بۆ درێژ کردەوە لەبەرەوە پێم بڕیت سپاس بۆ پەیوەندەکەت پامەکەت گەیشت کاوە محەممەد لە سلێمانیەوە کاکاوەم کاتت باش فەرموو ئەم کاتت باش بەڕێزم من دەستخۆشی لە بەڕێز دەکەم بەڵام بۆ برادێک بۆ ئەو برادری ئەنجومەی ناوەندی یەکێتی ئەو زۆر ینی باسی دیموکراتیت ومانە دەکا ئەم پەرلەمانی کوردستانە هەم ئیمڕۆ مەعارضە ئەوە چەند ڕۆژە حەو مانگە حکومەت تشکیل نەکراوە لەسەر دەستی ئەوانە لەبەر کوتلەکاری ناوێکێتی نیشتیمانی کوردستان لە باڵەکانە بۆ قوبات تاڵەوانی و حاکم قادر ئەمەیەکە لەوانە باسی دیموکراتیم بووکات باسی هێن بووکات کە چاکسازی بکەن وەرە کاکە تۆ گەنجەڵەکانی شاری سلێمانی چاکە جارێ اینجا باسی پشی بەلا مستەفای بەرزانی نەمرم بۆ بکە ئێمە وەکو خەڵکی سلێمانی باوەڕکە ینی شعوری خەڵکتان بریندا کردوەکو لیستی ساوس یانە چون پڕۆژە بارانەکەن لەبەر بڵێن لیستی یەکێتی نیشتیمانی زۆر ئامادەی و زۆر لە پێشەوەی کاکە ئەمانە هەڵەیە ئێوە منە ئەی باشە بۆ حسابیەوە ناگەن پارتی دیموکراتی کوردستان چەند حەڵمانگە لەسەرێ وەستاوە بۆ حسابیەوە ناگەن بزوتنەوەی گۆڕان وەستاوە لەسەرەوە یەک گورتووی ئیسلامی کۆمەڵ ئیسلامی یعنی ئەمانە جەماوەرنین ئێوە حساب بۆ ڕای خەڵکی کوردستان ناکەن یعنی حکوومەت ئیسۆتا لەناو
بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەت کاکڕێگەڵ پرسیارێکم بۆ جەنابەت بۆ وەڵامی بدەیتەوە دەگەڕێنەوە سەر گفتوگۆ. من زۆر سپاس بۆ کاکەکاوە پرسیارەکەی ئاراستی یەکێتی نیشتمانی کوردستان پێم وایە کاکەکاوە بە هەڵە لە شتەکان گەشتووە چونکە یەکێتی نیشتمانی کوردستان ئێستا بۆ دڕونەکەمەوە یەکێتی نیشتمانی کوردستان لە تاریخەوە تا ئێستا عاملی مەساڵەح و خێر و گەشەی ئەم وڵاتە بووە بە چ بەڵگەیەک ئەیسەلمێنە یەکێتی حومانە هۆکاری دواکەوتنی حکومەت کاگاتە شتی یەکێتی لەم قۆناغەیە هێزی دەوڵەتداری نییە ئەرقەڵی بۆ دروست ئەو ڕێی کاگعتای کاکە خۆ ئەو حکم نییە ئەو ڕە بەچی پێوەرێکی نەخێڕازنی مطلقاً بەچی پێوەرێکی علمی بەچی پێوەرێکی واقعی بەچێ بەڵگەیەکە یەکێتی هێزی دەوڵەتدارینە من پێم سەیرێک کاگعتا چۆن ڕێگە بەخۆیە ئەم قسەیە بەڕاستی بە یەکێتی نیشتمانی بڵێکە خۆی بە کەسێکی ڕۆشنبیر و بە مەرحەلەی دەوڵەتداریە غیابی غیابی نەبوو ئامارەکانی کە لە گەلی کوردستان کە پێشکەشەکرا ئەیسەلمێنێ ئایەکێتی هێزی دەوڵەتداری بووە یان لایەنەکانی تر بەڕێز دکتۆر عیزە سابر خۆم ئامارانە بۆ چوونن ئیجتیهادی من نین کە لە ماڵۆبین و ئەمە ئامارە و لە دایرەی ئامار هەیە و لە حکومەتی هەرێمەیە ئامارەکانی ئێمە ئەیسەلمێنە دەوڵەتداریان ئاماری لایەنە سیاسەکانی تر لەبەر لەسەر ئامار بناد ناکرێت خوا ئەزید نەبێ ببوو ئامار نیشانەی گەشەکردنی هاوڵاتیانە لە ئەساس بەهۆی حکومەتەکان لەسەر ئەوەیە لەبەرەوەی جادیدی جێگەی سەرۆکی حکومەت ئامادەنیەکە لەمە سەر ئەوە من پێم وایە ئەمە دیسانەوە جەنێکی دەرونی ترەکە لایەنە سیاسەکان بەناحەق دژی یەکێتی نیشتیمانی کوردستان بەناحەق جەنگی دژی لە منطقی سیاسی قسە ناکەن یەکێتی نیشتمانی گەشتوێتە ئەو ڕادەیە جورئەتی ئەوەی نەبێت کەسێک بۆ جێگری سەرۆکدانێ یەکێتی بە تەریخ و بە ئێستا بەداهاتوو لە بەردەم بەڵام ئەمڕۆ ئیجازە بە بەڵام ئەمڕۆ وەفدی دانوستانکاری پارتی بە ئاشکرا ڕایانگەیان یەکێتی داوایان لێکردوون کاتیان بدەنێ بۆ ڕێک بکەون ئێمەش بە ئاشکرا ڕامەگەیاندو بەهۆی هەموارکردنەوەی یاسای تەکلیفکردنی سەرۆیکی حکومەت لەلایەن سەرۆی شێرمەوە کۆبوونەوەکە ناکەین ئەمە ڕێی ئەمەڕێی مەکتەبی سیاسی ئێوە نییە ڕێی ناکرێتەوە وەک کازین تۆ ئەندام مساعدە بکات تۆ جەنابەت ئەندامی ئەنجومەنی ناوە مەفروضە ینی ئەمە مەتووکە بۆ خۆت ببوورە ینی کە من پێدەڵێم وەک چاودێرێک لێرە قساکەم تۆ ئەبێ ملزەمبی بە استراتیژی ڕای مەکتەبی سیاسیتەوە مەکتەبی سیاسی خۆت ئەمە ڕێتی منطقی سیاسی سیرکردنی هەموو لایەکمان ئەم خوێندنەوەیەکەین کە بەداخەوە هەمومان پێی نیگەرانین ئەوە نەبێ مەسەلەن پێمان خۆش جەنابەت باسی ئەوواکەی ئەڵەی ئێمە مەسەلەن بۆیە ئەو ڕۆژە بناکەین بە عوتڵە ئەمانوێت تەنزیمی عوتڵە لە ضمنی ڕۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە من هاتۆ سەر ئەوەی یەکێتی تۆمەتبار کرێ جورئەتی ئەوەی نییە کەسێکدانێ بۆی من ملانێنەکانی ناخۆیەکی من ناڵم جورئەتی بەڵام بە پێچەوانەوە یەکێتی ناڵم پێ کێشۆ بێکەم و کورتیە ناڵم بێم ئەوە بەڵام لە هەموو قۆناغەکانی تر ئێستا باشتر بەرەو یەکبوون و یەکریزی ئەڕوا و لەبەر ئەوە نییە کە جورئەتی ئەوەی نییە فڵە نەفیسانە هەر کەسێدانێکێتی قبوڵێتی متمانەمان پێیان هەیە تێکۆشیرم حزبن بەڵام کێشەکەی کێشەی سیاسیمانەیە کێشەی قانونیمانەیە وەکو بەڕێز دەڵێ ئەمە ڕێی مەکتەبی سیاسی نییە ئەمە فراکسیۆنی سەوز ئەمڕۆ ئێوارە کە هاتم هەواڵانی ئێمە لە پەرلەمان مبەررانیان هێناوەتەوە کوردستان مبەررەکە وجودی هەیە خۆ مبەررەکە خەیاڵی نییە من دانیشم ئیلهامم بۆ بێت لەبەر ئەوە ئەو کاری کە دوێنێکرا هۆکاری ڕاستە و خۆی تەعتیلی ئەو ئیشەیە کە پێکێنانی حکومەتەکە یەکێتی بێبەریە لەوە کە پێم وایە پارتی و گۆڕان دیسانەوە کەوتونەتە حلفێکی ترۆپیان وایە قۆناغی پەنجاب ئەمریکا کە سبێنێ خۆ مەرجنێ جێگری سەرۆک بۆ یەکێتی بێ ئەشێ بۆ گۆڕان بێ ئەشێ پێچەوانە بێ جێگر بۆ پارتی بێ بۆ هێزێکی ئیسلامی بۆ ئەو بە پیلانجە ڕێزانن کە مادەم مەزەلەن تۆ ئەمە ڕێک لایە ئەم منتیقە ڕێک لە دوای کۆبوونەوەکە یەکسەر ئەو یاسای هەموا کرایەوە یعنی ئەگەر هەرێمی ببوورە من هەندێک داخلەمە لەسەر قسەکان جەنابێت تۆ باسی ئەو پێشوی مداخلەکان کرد و پێ تەلەفۆنی وەرەگرین و دەگەڕێمەوە لە ڕزگار شاب لەگەڵمانەیە کاک ڕزگارم کاتە باش فەرموو. سلام علیکم کاکەوە دەستخۆشی بەرنامەکەت لێکم. زۆر سپاس. سەرەتا زۆر بەخێرهاتنی میوانە بە ڕێزەکەت بە تەنها بەخێرهاتنی کاک ئاتاکەم هیوە سەرکەوتن و تەمە درێژی بۆ دەخوازم من پرسیارێک لەو کەسە یەکێتێکم ئەی مادەم باشام و تشتەکان دەخات ئەستەی پارتی ئەدی هەر یەکێتی نەبوو داوای وەزارەت ناخۆی کرد هەشمان گێچێتی نییە هۆکاری دواخستنی حکومت بووە من دەستخۆشی لە کاک ئاتاکەم پارتی دیموکراتی کوردستان لە هەموو شتێکدا پێشڕەوە و پارتی دیموکراتی کوردستانیش یعنی ئەگەر داوای سەرۆک کۆمار بکە بە ئاشکرا داوای سەرۆک کۆمارەکە بە هیچ ناوعێک ئامادە نیە تەنەزل بۆ هیچ حیزبەکانی تر بکات و ئەی کاکەون پرسیارێکی ترم هەیە ئەی باشە مادەم پارتی ئەوەیە هۆکاری دواخستنی حکومەتە و پارتیان کردووە بە ئەوە
ئەی باشە پارتی لە پشتی خۆی وەزارەتی نەداوات تێچێتی باسێچێتی ئەم پرسیارەت بۆ کامیان بوو کاک ڕزگار بۆ کاک ڕەهێڵ یا کاک عەتا؟ بۆ کاک ڕەهێڵ پرسیارەکەم ئەوەیە مادەم ئەو گلەی لە پارتیە ئەی پارتی نەبوو. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە دوا پەیوەندی وەرەگرین شەوقی ئیسماعیل لە هەولێر ئەم کاتت باش فەرموو. سڵاو شەو باش. شەو باش. ئایا ئەو ماوەی پۆستی سەرۆکۆمار بەدەست کوردەوە بووە تا چەند سوودی هەبووە بۆ کێشی نەتەوەی کورد هەر لەو ماوەدا کوردەکان لە سەعدیە دەرکراون مادەی سەسل هیچ دێبەتەکراوە سوودێکی نەتەوەی هەبووە سەرۆک وەزیرانی ئیسرائیل تووشی جەڵدەی مێشک بوو دوای هەفتەیەک سەرۆک وەزیرانێکی تریان داناوە تا ئێستا سەرۆکۆمار سەرماوەی نەخۆشە بۆ یەکی تر دیاری ناکرێت تەنها بەرژەوەندی پاراستنی کورسەکەی خۆی بوو ئەگەر سەرۆکۆماریش دابنێ هیواداری لە بنەماڵەی ئاغا و شێخ نەبی لە چینی هەژار و سەوساوەبی لە ناخی میلەتەوە هەڵبخڵێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک شەوقی. کاک عەتا ئەگەر وەڵامی و پەیوەندیانەش و پرسیارانەی کە ڕوبەڕوو کرایەوە دوو پەیوەندەکەی پێش وەڵام دێت و وەڵامی سەرنجەکانی کاک ڕەهێڵیش لا حەزم نووسیوەهی ئەوانی جوابێم ئەوەی کاک ڕەهێڵ تەنظیمی عوتڵەکان بکەین تەنظیمی عوتڵە تۆ ینی حیزبەکەی تۆ بەداخەوە ینی هەموو خێرنەوە سیاسیەکان بەدیهیەکانی سەر ساحەی سیاسی کوردستان پێمانەڵێ کە سەبەبی تەخیربوونی ئەو فترەی ئیعلانکردنی کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان ئێوەن لە هەمان کاتە تۆ لە خەمی پێکهێنانی کابینەی هەشتانی لەم تەوقیتە ناسکا لە خەمی تەنظیمکردنی عوتڵەکانە ئەمەم بڕێرە بەڕای من بەرحاڵ جەنابەت باسی وایە ئەم هەموو کێشە و بێنە و بگرە و بەردە و پلانجێڕی کە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان ئەڵێ نازان پلانجێڕیانە بەڕای من تۆ ینی بەڕاستی گەنجێکی ڕاستپید و زایدن خاوەنی سەقافەیەکی سیاسیت و زایدن لە ئۆرگانێکی قیادی یەکێتی نیشتمانی کوردستانە ناکرێت ینی بە کۆبوونەوەی پەرلەمان بڵێن پلانجێڕی حەقێکی شەرعی خۆیەتی ئەگەر چواریەکی پەرلەمان ئێستا چواریەکی پەرلەمان ئێستا 51 کەس لە ناو تلاری پەرلەمانمانیان گرتووە اعتصامیان کردووە کە داوایەوەکەن ئەبێ سەرۆکایەتی یاساکە واژۆکە پەرلەمانی کوردستان لەگەڵان کۆ بێتەوە بۆ واژووکردنی یاساکە مەبەستم ئەوەیە چواریەکی ئەندامانی فعلی پەرلەمان بۆیان هەیە بانگهێشتی سەرۆکایەتی پەرلەمان بکەن بۆ کۆبوونەوەی حاڵەتیش طبیعیە تۆ کۆبوونەوە پلانجێڕی نییە حەقی کاکە ڕێڵ یاساکە هەموارکردنەوەی ئەوەیە کە پێشتر بە حکمی ئەوەی کوردستان لە موقعی دوو ئیدارەیە بوو سەرۆکایەتی حکوومەت و جێگری حکوومەت ڕاستپێران بۆ پێکەنانی کابینە بۆی تەسمی حکوومەت وەربگرن ئێستا قۆناغی دوو ئیدارەیی تقریبن بەرەو تەواوبوونە چێک کاڵ بۆتەوە ینی بعدەکانی لەسەر واقعی ئیدارەی هەرێمی کوردستان تقریبن نەماوە زایدن ئیرادەیەک لای هەموو لایەکەیە کە ئاسەواری دوو ئیدارەیە نێڵ ئەم ئیرادەی لایەکێتیش هەیە ئەبێ ببێت بێن نەبوو بێ ئەو ئیرادەیە ئەگەر ببێ کۆبوونەوەی پەرلەمان بۆ کاڵکردنەوەی توخمی ئیدارەیی بە پلانجێڕی ناکەین بەعکسەوە ینی هەنگاوێکی زۆر شایستە و زۆر جەریانەی پەرلەمانی کوردستانە بۆی کاتمان زۆر کەمەوە دەرفەتی کاک ڕێڵش بدەین دووە سەرنجەکانی چ بکاتەوە وەڵامی پوێنی تەلەفۆنەکانیش بداتەوە زۆر بە خێرایی کاکفەرموو وەڵا من لە پرسیاری هەواڵێک ئەوەی ئاخر کە ڕۆڵی پۆستی سەرۆکی کۆمار بۆ هەرێم چی بوو پێم وایە ئەگەر تۆزێک هەر کەسێک لەم وڵاتە بە وردی چاوەدیێری پرۆسی سیاسی عراق و ڕۆڵی جەنابی مام جەلالی کردبێت ئەو پرسیارە ناکات چونکە وەکو ڕۆژی ڕووناک دیارە ئەوە من نیم ئەوە پەرلەمانتارانی سوننە و عەرەبە ئەوە وڵاتانی دراوسەیە ئەوە ئەمریکایە ئەوە چاودێرە سیاسیەکان و کەسە سیاسەکانی وڵاتانی دەریشۆی ڕۆڵی مام جەلال هەڵە سەنجێنە قسەیەکی مالکی هەیە عەفو قسەیەکی سیستانی گەورە مەرجعی شیعە هەیە کە ئەڵێ ئەم قسەیە زۆر وتراوە کە من لێمەوە مام جەلال سەمامی ئەمانی عێراقا ئەزانی ئەم قسەیە تەنا بەز مام جەلال وتراوە تا ئێستا بە مالیکی نەوتووە تا ئێستا بە هیچ سەرکردەیەکی شیعی نەوتووە بۆ بە مام جەلالێکی کوردی سونە مەزهبە لەبەر ئەوەی ڕۆڵی سەمامی ئەمان لە عێراقا ڕاگرتنی تا حدێک تەوافقاتی سیاسی لە عێراقا تەسبیتکردنی مادەی 140 لە دەستوری هەمیشەیی عێراقا تەسبیتکردنی بودجەی لە سەتا حەبەی هەرێمی کورد لە عێراقا بەڵێ مەبەستەکە یعنی بەڵامەتە بوو بۆ قسەکانی کاک عەتا بۆ پەیوەندەکانی سەرنجەکان چڕکێتەوە کاتمان زۆر کەم مەبەستەکەم ئەوەیە کە کاک عەتا باسی ئەوە کە ئێمە لە پێش هەموو هێزەکانەوە داوای ئەوەمان کردو کە ئاسەواری دوو ئیداری من پرسیارە لە کاک عەتا و لە هەموو هەواڵانی پارتیەکەم ئەگەر ئێستا ڕێژەکە پێچەوە نەبووایە سەرۆکی حکومەت نەک لە یەکێتی با لە گۆڕان بواە جێگرەکەی پارتی بووە ئایا ئەو یاسایان هەموارە کردەوە
ئەمە پرسیارێک دووهەم با پرسیارێکی ترکەین من زۆر حەزەکەم وەکو هاوڵاتی و کوردێکی ئەم وڵاتە لە پێش هەموو کەسە ئیدارێک بێتەوە بەڵام قۆناغی پرۆسەی یەکگرتنەوە ئێشتا پێویستی بە ئامادەکاری زەمینەسازی دیموکراسی دەروونە ئاڵێم مەسلەی هەڵبژاردننی سەرۆکی کۆمان لە مادەی هەفتایە ئەوە تا نەنووسراوە ئەبێ لە پەرلەمانەیەکی ترەوە تەشریع بنێ لە بڕۆ پەرلەمانی عراقیش پەرلەمانی هەموو کورد و عەرەبە و شەرعەتی بۆ یەکە پەرلەمانی کوردستان بێ مەرجع بۆ بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستانە ئەو دوو پرسیاری لێ کردی 20 خولەکە وەڵام بدەیت 20 شرکای وەڵام بدەیتەوە سیاست بەڕاستی سینوساد و گریمانەیی نییە سیاست تو ئەزانی یعنی حرەکەیکی ئەکادیمیە کە بە ملمایانێ و فرەیی پێشەکەوێ ئەمە منطقی سیاستە سیاست واقعی کۆمەڵایەتیە لەبەرەوە نابێ بە سینوساد و گریمانەیی ئەتا شێخ حەسەن کادری پێشکەوتی پارتی دیموکراتی کوردستان وەروە ڕێڵاڵی ڕهێڵ علی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتمانی کوردستان سپاس بۆ ئامادەبوونتان لە ئەستۆری تەباناتەبا بینەرانی بەڕێز تا چوارشەمەی داهاتوو تەوەرێکی دیکە و دوو دیدگای تەباناتەبای دیکە کاتێکی خۆش بۆ خواتان لەگەڵ